بەرلەوەی ئێمە بین خسەر ئەسڵی مساوات و جیاوازیەکان بکەین حەزەکەم تیشکێک بخەینە سەر شوێنی ئافرەت یا مەکانەتی ئافرەت لە شارستانیەتە کۆنەکانە. لە شەریعەتی حامورابیە ئەم شەریعەتانی کە پێش ئیسلام هاتوون ئافرەت لەگەڵ ڕێزما بۆ ئامادەبووان ئافرەت وەکو ئاژەڵ سەیر کراوە، یعنی کڕین و فرۆشتنێکی زۆر ئاسایی پێوە کراوە لە بازاڕەکانە لە شەریعەتی حامورابیە کە وەکو یەکەم شەریعەتێکی قانونی و یاسایی سێدەکرێت لەسەر زەویدا. لە لای هەندێکان لە شەریعەتی هەندۆسەکانە ئافرەت مافی ژیانی پێ نەدراوە لە دوای مردنی پیاوەکەی کە مردووە سووتێنراوە لەسەر ئەو مەقسەڵەیە یا ئەو مەحرەقەیەی کە پیاوەکەی تێ سووتێنراوە ئافرەتەکە بە زیونی لە هەمان شوێنە سووتێنراوە دوای مردنی پیاوەکەی، یعنی مافی ژیانی دوای مردنی پیاوەکەی پێ نەدراوە. لای یۆنانیەکان دیسانەوە کڕین و فرۆشتنی پێوە کراوە وەکو کاڵایەکی زۆر هەرزان بەها لە بازاڕەکانە، هیچ مافێکی نە لە میراتیە هەبووە نە مافی مڵکدارێتی هەبووە. حتى سقراط نصك قولي سقراط بو نقلكم قال إن وجود المرأة هو أكبر منشأ ومصدر للأزمة والانهيار في العالم. قال بوني آفرت قولترين سرشاوي قيران دارمان لجيهانا إن المرأة تشبه شجرة مسمومة. سقراط لي آفرت وكو داريك جهراوي وايا ظاهرها جميل روكشكي جوانا ولكن عندما تأكل منها العصافير تموت حالا. طالما هربالن ديك لبركي أخوائي كوجي. أما تصوري سقراط كفيلسوفيك يونانية برامبر بآفرد روماني كان بيان وابو كآفرد مخلوقك الروحي نية لبرو هست بآزار ناكا كهاتون أشكن شيء بدن روني قرشاويان كردو بسريا چونکە قەناعەتیان وا بووە کە ئافرەت کائینێکە هەست بە ئازار ناکە بەبێ ئەوەی کە پرسی پێ بکرێ یا ئیرادەی هەبێ فرۆشراوە یا بەشوو دراوە و بە هیچ شێوەیەکیش مافی مڵکدارێتی پێ نەدراوە. سینیەکان تەشبیهی ئافرەتیان کردو بەوەی کە ئافرەت مایەی نەهامەتی و نەکبەتیە. مایەی نەهامەتی و نەکبەتیە. کابرایەکی سینی هەموو مافێکی هەبووە بەوەی ژنەکەی زیندە بەچاڵ بکە یا بەوەی مافی ژیانی پێبات یا بەوەی بیفرۆشێت و ئافرەتیش لە شارستانیەتی سینیەکانە بە میرات گیراوە و براوە. لە لای فورس لە شارستانیەتی فارسەکانە ئافرەت دیسانە وەکو کاڵایەک سیر کراوە لە کاتێکا سووڕی مانگانی بەسەرا هاتبێ نەفی کراوە لە ماڵەکەی خۆی، نەفی کراوە و لە شوێنێکی تایبەتە هێڵراوە و نەپیاوی اختیڵاتی پێکردووە نەنانی دەستی خوراوە نە بە هیچ شێوەیەک لەگەڵ یا تەعاملیان کردووە و پیاویش مافی ئەوەی هەبووە خێزانەکەی زۆر بە ئازادانە بکوژێت. لە لای یەهود دیسانەوە ئافرەت مەلعون بووە لەلایەن. بۆچی؟ چونکە ئەڵێن ئافرەت سەبەبی غیوایەتی ئادەم بووە کە ئادەم لە بەهەشت دەرکرا بە فیتنەی حەوا دەرکرا، بۆیە ئەڵێن ئافرەت مەلعونە. وار کات ئافرەت سووڕی مانگانی هەبوو بێ دیسانەوە ئەوانیش لە شارستانیەتی خۆیانە لە خێمەیەکە حیجزیان کردووە و خواردنیان لەگەڵ ڕێزما بۆ جەنابتان وەکو ئاژەڵێک لەبەر خێمەکەیە خواردنیان بۆ داناوە و هاتۆ خواردنەکەی خۆی خواردووە. لەلای نەسارا لای مەسیحیەکان لە ئینجیلەکانیانە نصوصی جیاواز هەیە لەسەر ئافرەت. یەکێک لەوانە ئەگەر لە عەهدی جەدیدا ڕیسالەکەی پۆڵس بخوێننەوە بۆ ئەهلی کۆرنتۆس بە ئاشکرا ئەڵێ ئافرەت بۆی نییە لە کەنیسەیە نە قسە بکە و نە بە هیچ شێوەیەک دەنگ بەرزکاتەوە. لەلای ئەوان ئافرەت و پیاوێک ئەگەر پیس بن پیسی ئافرەت بە دووهێندەی پیسی پیاو حسێب کراوە. ئەگەر سەیری سەفری لاویین بکەن ئیسحاحی 15 ڕقم 2 ئەمە بەواضحی ئەبینن. دیسانەوە لە کتابی مقدسە لە ئینجیلە پیاو بۆی هەبووە کشەکەی بفرۆشێ نەسەن لە سفر الخروجە ئیسحاحی 21 فقرەی 7 ئەمە بەواضحی ئەبینن. ئەگەر پیاوێک مردبێ خێزانەکەی ئەبوایە شووی کردایەتەوە بە براکەی بە ناچاری وەکو میراتیەک برای مێردەکەی ئەیبرد لە سفری تەثنیە ئیسحاحی 25 فقرەی 5 ئەمە بەواضحی باسەکە. هەندێک سزایان هەبووە تایبەت بووە بە ئافرەتان شمولی پیاوی نەکردووە. بۆ نمونە ئەگەر کچی کاهینێک کچی پیاوێکی ئاینی زینا بکە ئەسووتێنرێ بە ئاگر، بەس بۆ کوڕی کاهینێک وا نەبووە یا بۆ کوڕی خەڵکی تر وا نەبووە. ئەمە سەبارەت بەو شارستانیەتانی کە پێش ئیسلام هەبوون. لەو ئەچێ کەسێک بڵێ ئەمانە شارستانیەتێکی کۆن بوون، بەڵام بابینە سەر شارستانیەتی ڕۆژئاوا دەرفەتانێکی زۆر کەم لەمەوە پێش ساڵی 1586 لە فەڕەنسا 1586 يعني تقريبا 400 ئەوەندە ساڵ لەمەوە پێش ئیجتیماعی کراوە لە فەڕەنسا مناقشەی چی تیا کراوە ئایا ئافرەت ئینسانە یا ئینسان نییە؟ ئافرەت کائینێکی بەشەریە یا کائینێکی بەشەری نییە؟ لە ئاخری ئیجتیماعەکەیە زۆرینی دەنگ لەسەر ئەوە بووە ئافرەت ئینسانە بەڵام بۆ خزمەتی پیاو دروست کراوە.
کەواتە کائینێک نییە بۆ خۆی مافی ژیانی هەبێ. لە بەریتانیا ساڵی 1850 هەتا ئەو کاتەش ئافرەت بە هاوڵاتی حسێب نەکراوە، هەتا ساڵی 1850 یعنی تقریبا 6 ساڵ لەمەوە پێش تا لە بەریتانیا ئافرەت بە هاوڵاتی حسێب نەکراوە و هیچ مافێکی خۆیشی نەبووە کە مۆڵکدارێتی هەبێ. لە فەڕەنسا هەتا ساڵی 1938 ئافرەت بۆی نەبووە هیچ شتێک لە ماڵ و مڵکی خۆی بفرۆشێ، هەتا 1938 بۆی نەبووە تەسەڕف بە مڵکی خۆیەوە بکە، حتا جلەکانی بەری خۆی بە مڵکی خۆی حسێب نەکراوە، وەکو مناڵێک یا وەکو قاسرێک حسابی بۆ کراوەکە بێ پرس بە مێردەکەی کاکە تەسەڕفێک بکە. لە ئەڵمانیا هەتا ساڵی 1957 یعنی 50 ساڵ لەمەوە پێش ئافرەت بۆی نەبووە بە هیچ شێوەیەک مڵکی هەبێ، خاوەنی هیچ شتێک بێ. بۆیە ئافرەتان لە سایی ئەم شارستانیەتەیە دەنگیان لێ بەرز بۆتەوە لە دوای شۆڕشی فەڕەنسا هاواریان کردووە وتوانە إذا كان يحق للمرأة أن ترتقي منصة الإعدام فمن حقها أيضا أن ترتقي المنبر. بۆ ئافرەت مافی لە سێدارەدانی هەبێ و بچێتە سەر مەنەسەی ئیعدام، بۆ مافی ئەوەی نەبێ قسە بکە یا وتاری هەبێ ئافرەت. کەواتە ئەمەش تەبارەت بە شارستانیەتی ڕۆژاوای ئێستامان